ئێمە وەکو سندیکای هونەرمەندان لقی هەولێر بڕیارماندا کەمپینێک ساز بکەین کە بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێ ئەم کەمپینە تا ڕۆژی شەمە شەر بەردەوام دەبێ بۆ ئەوەی زیاتر دەرفەت بدەین بە هونەرمەندان و خێرخوازان بتوانن هاوکاری لێ قەوماوان و زیان لێکەوتوانی بوومەلەرزەکەی باکووری کوردستان و ڕۆژئاوای کوردستان خزمەت گوزاریان پێ بگات ئەوەی خێرخوازە ئەوەی دەتوانێت ئەو هونەرمەندەی لە توانایدا هەیە داوای لێ دەکەین کە بە بەتانیەک یاخود زیاتر لەو کەمپینە بەشداری بکات ئێمە مەمنونی دەبین و سوپاسی دەکەین هیوادارین هەموو لایەک پاڵپشتی ئەو کەمپینە بکەن و کەمپینی هونەرمەندان ببێتە نمونەی کەمپینەکان لەمڕۆ ئێوارەوە دەست بە وەرگرتنی کۆمەکان دەکەین بەیانیانیش لێرە دەبین لە کاتژمێر دەوە لە بارگای سندیکا دەبین هەتا 6 ئێوارە کۆمەکان وەردەگرین ئیتر بۆم هەماهەنگیشمان ئێمە ویستمان کۆمەکان کۆ بکەینەوە ئیتر لە ڕێگای پارێزگا بێتن یاخود لە ڕێگای ڕێکخراوە خێرخوازیەکان بێتن دەیگەینە شوێنی